هەوڵەکانی گۆڕینی دیمۆگرافیای پارێزگای کەرکووک بە درێژایی مێژووی نوێی ئەو شارە هاوڕابووە لەگەڵ پشتگوێخستن و خزمەت نەکردنی پێکاتەکانی بەگشتی و پێکاتەی کوردی شارەکە بە تایبەتی. بۆ ئەمەش بەرپرسانی داسەپاوی شارەکە جیاوازیە تایفیەکانیان قوڵتر کردووەتەوە و بەشدار بوون لە تێکدانی برایەتی پێکاتەکاندا کە ئەم دیاردەیە بە خراپترین شێوە گوێزرایەوە بۆ دوای 2003 کە بە عێراقی هیواواشتی ناو دەبرا و ڕیکلامی بۆ دەکرا. مادەی 140 دەستوری عێراق هەوڵێکی یاسایی بوو بۆ ڕاستکردنەوەی هەڵەی مێژووی بۆ گێڕانەوەی پارێزگای کەرکووک بۆ ڕاستیە دیمۆگرافیاکەی، بەڵام لەلایەک شۆڤێنیەکانی عێراق بەگشتی و لە پشتی ئەوانیش دەسەڵاتی داگیرکەر سوور بوون لەسەر دواخستن و پشتگوێخستنی جێبەجێکردنی ئەو مادەیە بە بیانووی ئەوەی ئەو بابەتە بەرمیلی باروتە و دەبێت دوا بخرێت، کەچی ئەو دەسەڵاتی تا ئێستا شەو پارێزگایە بەڕێوە دەبات سوورە لەسەر داگیرکردنی زەوی کورد و هەوڵی جددی دەدات بۆ گۆڕینی ڕێژەی دانیشتوان. جەنگی 2014 دژە تیرۆری داعش هەلێکی زێڕین بوو بەدەستی کوردەوە کە لەلایەک بە خزمەتکردنی شارەکە و لەلایەکی تریشەوە بە بەکارهێنانی یاسایی هەوڵی جێبەجێکردنی مادەی 140 دەستور بدات. بەڵام دەسەڵاتدارانی جووت حیزبی کوردستان بۆی ململانەی ناوخۆیەوە زیاتر هەوڵی بەشکردنی میراتی شارەکەیان بوو لە نێوان خۆیاندا و دواتریش هەر خۆیان بوونە هۆکاری گێڕانەوەی دام و دەستگاکانی بەغدا و سەپاندنەوەیان بەسەر پارێزگاکەدا کە گرنگترین پۆستیش لەو نێوەندەدا پۆستی پارێزگار بوو کە لە دوای 2003ەوە کورد بوو. بەهۆی دووبارێکی کوردەوە بەغدا ئەویشی داگیر کرد و بەکردەوە کەوتەوە گەمە کۆنەکەی لە گۆڕینی ڕێژەی دانیشتواندا. لەو کاتەوە ئەگەر لە کارنامەی پارێزگاری داسەپاوی شارەکە ورد بینەوە بۆمان ڕوون دەبێتەوە ئەو ململانی پارتی و یەکێتی چ زیانێکی بە پێکاتەکانی پارێزگاکە بەکشتی و کورد بە تایبەتی گەیاندووە. ئەو پارێزگارە بە ئەنقەس لە خزمەتکردنی ناوچەکاندا جیاوازی دەکات. بۆ نمونە ناوچەی حەویجە کە لە جەنگی داعشدا زیانێکی زۆری بەرکەوت ئێستا لە گەڕەکە کوردیەکانی شارەکە زۆر لە پێشترە و ئاوەدانترە. ئەوە لە کاتێکدایە بازاڕ و شەقامەکانی ناوچە کوردیەکانی کەرکووک لە هەموو ڕوویەکی خزمەتگوزاریەوە لە خراپترین دۆخدان. بۆیە ئەمەڵبژاردنە ئەلێکی گونجاوە بۆ ئەوەی بڕیار لە سەرچارە نووسی پێکاتەکان بدرێت و برایەتی ڕاستەقینە بگێڕدرێتەوە ناو پێکاتەکان و ئیدارەی پارێزگاکە.